سڵاتان لێ بێتم کاتتان باش منەسا لە بەردەم نەخۆشخانەی شارم لە پارێزگای سلێمانی نووسەر و کەسایەتی دیاری کورد شێرزاد حەسەن کاتژمێرێک لەمەوبەر لە ڕووداوێکی هاتوچۆدا زیانی بەرکەوتووە بریندارە وا دەردەکەوێت کە کاتژمێرێک لەمەوبەر لە شەقامی سەرەکی گەڕێکی عەقاری پاشۆی کە ئۆتۆمبیلێک بە خێرایەکی زۆر لێی دەدات و دواتر لەلایەن هێڵی فریاگوزاری 122 خێرای پارێزگای سلێمانیەوە بە ئەمبوڵانسێک دەگوازرێتەوە بۆ نەخۆشخانەی شار لە ئێستادا لەژێر چاودێری وردی پزیشکیدایە بە هۆکاریەوەی کە شێرزاد حەسەن نووسەری دیاری کورد زیانێکی زۆر بەر سەری کەوتووە ئەمە ژوای کردووە لەژێر چاودێری چڕدابێت بێگومان شێرزاد حەسەن نووسەر و وەرگێڕێکی دیاری هەر چوار پارچەی کوردستانە کە لە دایکبووی ساڵی 1950 گەڕێکی خانەقایی پارێزگای هەولێرە و لە ئێستادا لا نەخۆشخانەی شار لەژێر چاودێری چڕی پزیشکیدایە و کە سوکارەکەشی لێرن ئێمە هەوڵماندا بچینە ژوور و تاوەکە کە سوکارەکەی بدوێنین زیاتر لە تەندروستی دڵنیابینەوە بەڵام ئەوەی کە تاوەکو ئێستا هەیە تەندروستی ناجێگیرە لەژێر چاودێری وردی پزیشکیدا بە هۆکارەوەی کە زیانەکە بەر سەری کەوتووە و هەندێک شوێنی دیکەی جەستەشی بریندار.